بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. واني أمرمان تایتڵێکە کە ژیانی هەمومانی داگیر کردووە و ڕۆژانە هەمووشمان پێوی مەشغوڵین و ئەگەر ژیانمان دابشکەین زۆربەی کاتەکانمان هەر لە پێناوی ئەو هەر لە خزمەتی ئەوە ئەڕوات. ئەویش ڕۆزیە. با بزانین ئەم ڕۆزیە چۆن دەسەکەوێت و چۆن دیاریەکرێ و چۆن ئینسان هەڵپەی هەبێ، وریا بێ، لێزان بێ و شەونخونی بکە بۆ ئەوەی کە زۆرترین لەم ڕۆزیە بپشڕێ، بەشی کەسی لێ نەیات یاخود ئەم پشکی شێربەرێ لە چاو هەوڵەکانیە. خۆشەویستەکانم، دیارە ئینسان لە ژیانی خۆیان مرتاحە بۆی کە خۆی پێچێتەوە و فەرمانبەرێکە و لە ئەخیری مانگا موچەیەک وەرەگرێت و دوایی هەتا سەری مانگ موچەکە هەمووی سەرفەکا و چاوەڕی موچەیەکی ترە و ژیانی ئەبێ بە کۆمەڵی ڕۆتین و کۆمەڵی قەوانە دووبارەیە کاتەوە، بەم دەسە ئەیدەنێ بەم دەسە لێ سەنەوە، دڵیشی زۆر بە خۆی خۆشە کە بەردەوام تەرقیا کات و معاشەکەی ساڵانە زۆرە بێت و نەمە پێڵێن بەندایەتی بۆ بۆین باخ. ئەوەیە کە موچەیەکی بەدەستەوە بینێ و پارەیە کە بینێ ئەچێ سەرفێکات و دوایی کە مۆدیلێکی شتێکی ترە بینێ مۆبایلەکەیە گۆڕێت و حەزەکە سیارەکەی بگۆڕێ و حەزەکە ژووری نووستنەکەی و حەزەکە دەست بۆوایە بێنێت و ئەگەر پارەشی زیاب و سەفەرێکی پێ بکا و واتە ئەم بژێوی ژیان بەمە تێگەیشتووە کە بەردەوام ئەم پارەیە بێت و کۆی کاتەوە و لە خزمەتی خۆیان یاخود دەوروبەرەکەیان بەکاری بێنێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ یەبیع دینه بعرض من الدنیا. دینەکەی بە شتێکی کەم، بە شتێکی پوچ، بە پارەیەکی کەم ئەگۆڕێتەوە. حەسەنی بەسری فەرمێ قەد رەئەینەهم والله یەبیع ئەحەدەهم دینه بثمن العنز. والله بینیمانە خەڵکانە دینەکەی ئەفرۆشت بە پاری بزنێک، جا بزنەکەی تر پاری موچەیەکە هیچ نییە، پاری هەدیەیەکە، پاری دەنگدانێکە. وەڵام ئینسان سبحان الله ئەوەنە تەنەزولی بۆ ئەکا هەتاوەکو وای لێ دێ لە پێناوی ئەم بوجەیە و لە پێناوی ئەم ڕۆزیەیە هەموو شتێکە پەنا بۆ هەموو شتێکە بات، بەڵام نازانێ ئەمەی کە ئەم شەڕی لەسەرەکات ئەمە شتێکی دیاری کراوە، هیچ کاتێک ئەمە زیاد و کەم ناکە. ئەم لەسکی دایکیا بووە، 4 کەلیمە ئەمری پێکراوە، مەلایکەتەکە هاتۆتە سەری توێتی ئەمە نێرەیان مێیە فەیؤمەڕ بأربعة كلمات أذكر أم أنثى. خوایە ئەمە نێرەیان مێیە، رزقه أجله شقي أم سعيد. پێی وتراوە ڕزقەکەی چەنە، ڕۆزیەکەی چەنە لە دنیایە. خوای گەورە ڕۆزیەکەی لە ناو سکی دایکە بۆ تۆمار کراوە و بۆی دیاری کراوە، 1 2 3 4. ئەو تنۆکە ئاوەی کە لە ئاسمانی ژەبارەیە دیاری کراوە لەسەر کام ئەرز ئەنیشێتەوە و ئەچێتە کام ڕەگیدارەوە، لەگەڵ چ جۆرە خواردنیە کاتێکەڵە بێ ئەچێتە کام بەرەوە، ئەم بەرە لە چۆ ئەفرۆشرێ، ئەم لە چۆ ئەیکڕێ، چۆن دەستێکەوێ و دواتر چۆن ئەیخوا. وەکە خواردی بەناو سووڕی خوێنە بە درێژایی 100 دانە کیلۆمەتر بەناو لاشەیە دابەشە بێت، 100 دانە کیلۆمەتر نا، بە درێژایی 100,000 کیلۆمەتر بەناو بۆریەکانی خوێنە دابەشە بێ، ئەچێ بۆ ئەو خانەیەی کە پێویستەکە مایتۆکۆندریاکەی ئەم بەرهەمە بسووتێنێ، ئەم مادە و ڤیتامین و تاقەیە دەربێنێ لەناو ئەو خانەیە، ڕزقەکە بۆ ئەو شوێنە ئەچێ. سبحان الله. مامۆستا زۆر وردەکردەوە، بەڵام حقیقەتە خۆشەویستەکەم زۆر دڵنیابە
ئەوەی کە پێم وتی لەوەش ورترە. تەنانەت خوای گەورە حسابی گەردیلەکانیشی کردووە، حسابی ئەتۆمەکانیشی کردووە کە لە شو بۆ چۆ ئەچێ. ڕزقی تۆ لە دنیاە ئەوەندەیە، چۆن ناتوانی کە هاتیتە ژیانەوە ئەگەر نێر بووی یان مێ بووی جنسی خۆ بگۆڕیت، قەسەم بەخوا هەر ئاواش ناتوانیت ڕۆزیەکەت بگۆڕی. هەتا ئێوارە هەڵپەکە، هەتا ئێوارە دووسێ ئیش بۆ خۆ بدۆزەرەوە، هەتا ئێوارە تەنەزولکە، هەتا ئێوارە پەنا بۆ حەرام بەرە. هەر ئەوەیە و هەر ئەوەیە و زیاد ناکاو کۆتایی پێ هاتووە. رفعت الأقلام وجفت الصحف. ئەمە قەڵەمی لەسەر هەڵگیراوە، تۆ بەتەمای چی بگۆڕیت؟ مۆر کراوە، سیف کراوە لە کۆمپیوتەرە، توی سەکەنە بەتەمای ئەم ڕۆزیە بگۆڕی، بە هەڵپە و بە زۆری خۆت نایگۆڕی، چۆن ئەجەلەکەت پێ ناگۆڕێ. چکە پێغەمبەری خوا سەڵام فەرمێ إن الرزق ليطلب العبد أكثر مما يطلبه أجله. سبحان الله. فمن روزي إنسان بدوايا راءكاتو أيقاته زياد لوي أجلك أيقاته. بلان إيما لأجل راكينو لمردن راكينو بدواي روزي كمان ناويلين نازانين روزي كمان پیش ئەجەلەکە ئەمانگاتێ چکۆ تا ڕۆزیمان ما بێ لە دنیاە نامرین، چکە کورد دەڵێ سەری بێڕسەق لە ژێر خاکایە. سبحان الله. خۆمان بەچیەوە مەشغوڵ کردووە، چۆن خۆمان بۆ ڕەنجەڕۆ کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ أن الروح الأمين نفث في روعي أنه لن تموت نفس حتى تستوفي رزقها. فەرمێ کەوتە دڵمەوە یاخود چرپانیان بەگوێمە کە هیچ کەسێ نامرێت تا ڕزقەکەی مابێ، هەتا یەک قەترە، هەتا یەک دنک، هەتا یەک قومە ئاو مابێ لە ژیانە دنیا بەجێ نەیاڵی، هیچ پەلەمەکە، هیچ خەمن نەبێ. بەرەو ڕزقەکەتی خۆتە بۆ دیاری کراوە، هەریش ئەبێ تۆ بیخۆی، هەریش ئەبێ بەنسیبی تۆ بێ. ئەو ڕزق و ڕۆزیەی کە بڕیارمان داوە لە ئاسمانە، کەس دەستی پێ ناگا، خەمت نەبێ، کەس دێتان زەود ناکە، وە کەسیش ناتوانێ بتانداتێ، وە کەسیش منێت نەکا بەسەرتانە موچەتان باتێ و تەعینتان کات و پارەتان باتێ و بە شاگرڕاتان گرێ. نا، ئەو ڕزقی ئاسمانە خوای گەورە بووی دیاری کردوون، لە هەر شوێنێکەوە بێ ئەو ڕزقاتان گاتێ. ئەزان وەکو چی وایە تەشبیه نەبێ مناڵێک کە دایکی یان باوکی شتێکی بۆ کڕێ، ئەلە دایە ئەم پسکیتەم بۆ هەڵگرە با براکانم نەیخۆن، با کەس نەیخوا ئەمە هی خۆمە. ئەویش ئەلە بەخوا لێ دایمەنێ دوایی ئەیبینن، دوایی بەخوای خۆن تا لە مزگەوتەوە ئەلەی چی لێ بکەم، ئەلە بیخەرە سەر کەنتۆرەکە. دایکی خاتە سەر شوێنێکی بەرز هەتاوەکو دەستی کەسی پێنەگا کە هاتەوە ئیداتێ، ڕزقی خۆیەتی. خوای گەورە ئەم ڕزقەی لە شوێنێکی بەرزا بۆ هەڵگرتوین، ئەگەر لە ئەرزا بووایە لە یەکتریمان داگیرە کرد، کەسیش بەشی کەسی نەئەدا، و کۆمەڵە تاغوت و دەرەبەگ و ئاغا لێیان زەوتە کردین زۆر بە ئاسانی. لەبەرەوە ڕزقەکەمان خۆشەویستەکەم لە ئاسمانایە، بۆیە خۆمانی بۆش برزە نەکەین. بەڵێ هەوڵێ دێ هەڵوێوێت، ماندووبوونێوێت، عەزیەتێوێت، بەڵام ڕەنجەڕۆیی ناوێ، خۆڕەنجاندنی ناوێ، عەزیەتێکی زۆری ناوێ، شەونخونەیەکی زۆری ناوێ. خۆشەویستەکەم منە بینم خەڵکێک لەو پەڕی دنیا شەڕە بێ، ئەڵێ بەخوا کاکەیتر ئەمساڵ وەزع خراپە، لە ئێستەوە خۆیش پرزاکات ڕزق کۆکاتەوە، خواردن کۆکاتەوە، خواردن هەڵگرێ، خەزنی کە مارکێتەکان بەرناکەون، خەڵک ئاواش پرزا بێت و هەڵپەیەتی. باش ئێمە حیواناتمان بینیوە، خوای گەورە ئەم هەموو مەلاینە لەسەر ئەرزە، هیچی خەزنی نییە، بەڵام خوای گەورە ڕزقی هەموویەدا. بەس ئینسان هەیە سبحان الله بەم ئەقڵە گەورەیەوە دەستی بەسەر هەمووە زەویا کێشاوە، تەنانەت حیوان و ڕۆکەکانیش لەبەر خاتری ئەو لەژێر کۆنتڕۆڵی ئەوان کەچی هەر تێر نابێت و هەر هەڵپا ئەکات و هەر خەمێتی، نمما فلانشت کەمی کرد، فلانشت خەزن کەم، فلانشت هەڵگرم، فلانشت احتیاطی بۆ بخەم، بەداخەوە. وما من دابة في الأرض إلا على الله رزقها. هەموو ئەوەی کە لەسەر ئەرزا ئەڕوا خوای گەورە ڕزقی هەموویەدا. بەڵێ ئەبینین وجعلنا لكم فيها معايش ومن لستم له برازقين. ئەو هەموو حیوانە چیە ڕزقێدا؟ ئێوە ڕزقێدەن، ئەو هەموو تەیر و تیورە، ئەو هەموو حەشەراتە، ئەو مەلاین دروستکراوانی خوای گەورە
چێ بەدەمیانەوەیە بەڵێ بۆیە هەموو کایناتەکان خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ سوبحان الله ڕزقیانەدات وە کەسیشی لێ بێبەش ناکا ئێستا تۆ بەم گەورەیە تۆ بەم ئینسانەتیە لەبیرە چیت نەخێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لو أنكم توكلتم على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا فما قال إيه وبش بخواي قورة بستن لرزقا وكوشون تير بشتا بستي كولنا بستي بس بشتا بستي رزقان دا وكوشون رزقي تيرو بالن دكان دا بياني أرواجي قلداني بطالة يتوهمي برا لشو خواردني دسكو خبوشي باسي تير من بوكا شكو تير لواني كرويج نيتوا تير لأرزانية لا أو هوايا أما چۆن شی دەسەکەوێ قەینا بڵێ ئەگەر مار و مێر و ئەوانەی کە لە ئەرز و لە لێجووە چەمێک و لە ناو سەوزاییان ڕزقیان دەستکەوێ بەس تیر بۆ ئاسمانەوە چۆن ئەڕوا و هەمووشی بە تێریەتەوە خوای گەورە کەسی لەبیر ناکا خۆشەویستەکانم ئەمە دەرزێک و عیبرەتێکە بۆ ئێمە کە هەندێشت هەیە ئەو نەسەری خۆمانی پێوە نەیەشێنین چکە ڕزقمان بۆ دیاری کراوە هەڵپەی بۆکەین عیبادەتمان لەسەر فەرز کراوە و ئیهمالەکەین کە مەفروضە ڕێک پێچەوانە بێ ڕزقەکە بە هەنگاوی شل بۆی بچین فەمشوا فی مەناکیبیها وەکولوا من ڕزقه بەس بە هەنگاو بە ڕۆیشتن بۆی بچین بەڵام کە هاتە سەر خوا و عیبادەت فەفیڕوا ئیلی الله بۆ لای خوای گەورە ڕاکەین چێنێ بتوانین بۆیە خۆتان مەپێشنە ئەوەی کە وەڵا با زمانی ڕزقەکەم هەبێ وەڵا با موشەیەکم هەبێ ئاخر خەڵک ئەمڕۆ ئەوە کۆڵی کوتاوە تیرێک کە ئەڕوات زۆر لە تێرێکی تر کە لە قەفزێکا دانرا و چاوەڕی دەستی خاوەنەکەیەتی شتێ بکا بەدەمێەوە زۆر ڕزقی ئەوەی کە ئازادە زیاترە لەوەی کە بەندەیە و لێژێر دەستی توایە چکە تۆ لەوانەیە ئەگەر ڕۆژێ سەفەرکە یان بیرێ چێ ڕزقی ئەو ڕۆژەی نەبێ بەڵام ئەو باڵندەی کە دەستی واڵایە بە هەموو شوێنێ دەستێگا خوای گەورە پەکی ناخا بەڵێ لەبەرەوە ئەو نە ملکەج مەکە بۆ موچە ئەو نە ملکەج مەکە بۆ پارە ئەو نە ملکەج مەکە بۆ ئەوەی کە لە شوێنێکا پارەیەکی مۆڵت هەبێ ئاشێکت هەبێ بچۆ شانکە بە کاسبیەکە بچۆ ئیشی حڕکە بچۆ ئازاد بە بچۆ جابی بە پێغەمبەری خوا فەرمێ ئەلجابی و مەرزوق ئەوەی شت هاوردە ئەکا خوای گەورە ڕزقێدا بەڵام سوبحان الله ئەوەی کە چاوەڕی دەستی خەڵکە و ئەوەی چاوەڕی دەستی موچەیە ئەبینین ڕۆژگارە زوڵمی لێ ئەکرێ و دەسەڵاتیشی نییە بەڵێ خۆشەویستەکەم ئەم پارەی کە ئێمە ئیساکەن ئاوە بە دوایە وێڵین ئەزانن لە مانگێکا کە تۆ پێتەڵێن ئەو نە دۆلار ئەو نە سەد دۆلاری معاشەکەتە ئەم پارەیە کە بە ئێمە ئەدرێ پێڵێن وەرەقە ئەم وەرەقەیە ئەو حکومەتی کە تەبعێکە 11 سەد لە سەر خۆیەکەوێ ئەم حکومەتە کە ئەمە چاپەکە لە سا هەفتای چییە؟ 75 جیلۆکەیە ئەمە لە سا 75 جیلۆکەیە لە سا 25 کەتانە ڕۆژانە چەنەها تەن بەس بۆ یاخی ئەمەی پێ ئەکرێ و ڕەنگەکرێت و وەرەقەیەکە و چاپ کراوە و 13 سنتەکەوێت و تۆش بە 100 دۆلار مامەڵی لەگەڵاکەیت پێدەفرۆشێ ئەزان ڕۆژگارێ دێ ئەمە ناچێ ئەزان ڕۆژگارێ دێ ئەمە یەک پولی قەڵب ناکە ڕۆژگارێ دێ ئەگەر بەقەدەر بستە باڵای ئەم شێوانە بەقەدەر ئەم ئەشکەوتە و لەمە پڕکرد بێ لە قیامەتە کەس بە سنتێک کەس بە دینارێک کەس بە پولێکی قەڵب لێت ناکڕێ چکە خیاڵەن پولی قەڵب کە قەڵب بوو یعنی ناچێ یعنیشی سەرفێکی لە بازارە لەم پارەی ناخوام پارەیە لەغوو بۆتەوە قەڵب بووە بەڵام ئێمە خۆمان بۆ شپرسە کردووە خۆشەویستەکان دنیا هی ئەوە نییە ئینسان خۆی بە ڕەنجەڕۆکە ئەم پارەیە دووڕووە ئەمڕۆ ڕووی لە تۆیە بەیانی ڕووی لە کەسێکی ترە ئەم پارەیە ئەمڕۆ کراوە بە وەرەقە دوێنێ ئاڵتون بوو خەریکە بە وەرەقەیش نامێنێ زانن ئەبێ بە کارتێکی بەنکی خەریکە بۆش نامێنێ ئەبێ بە حسابی ئەلکترۆنی
یعنی تۆ بەس بە ڕقەم بەڵێ من خاوەنی ئەوە هەزارم ئەوە ملیۆنم هەر ڕقەمیشە هیچیشی دیار نییە لە مقابلی هیچیشان نییە بۆ معلوماتت کۆدێکی ئەلکترۆنی ئەدەنێ ئەڵێن ئەوە پارەکەی تۆیە ئەزان بۆیە لە قیامەتە کە ئینسان ئەبینێت زەوی ئاڵتون و زیوەکانی فڕێیاتە دەرەوە يومئذ تحدث أخبارها إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها قورسیەکانی زەوی وەکو ئوستوانە هەر هەمووی ئەکرێتە دەرەوە هەر هەمووی ئاڵتون و زیو ئای پیاکوش بەلایە ئەڕوا ئەڵێ ئای لە پێناوی ئەمەیە پیاومە کوشت لە پێناوی ئەم ئاڵتونەیە دز بەلایە ڕوا لێ پێناوی ئەمەیە دەسم بڕا ئەو کەسێک کە لە خزم و کەسوکاری نەپێچاوەتەوە و خۆی دەوڵەمەند بووە توتی لە پێناوی ئەمەیە وازم لە کەسوکار هێنا و سیلێ ڕەحم پشڕان بەڵێ خۆشەویستەکەم لەبەرەوە خوایەک کە ڕۆزی دەری هەموو ئەمانە بێ ڕۆزی دەری مار و مێرو بێ با ئێمەش بێخەم بین لە ڕۆزیەکەمان و خۆمان تەرخان کەین بۆ کاری تر چونکە ئین الله هو الرزاق ذو القوة المتين ئیچی لە ئێمە ئەوێ ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون إن الله هو الرزاق خوای گەورە ئێمەی بۆ شتێکی گەورەتر دروست کردووە لەوەی کە هەڵپەمان بێ بە دوای شتێکە کە زیاد و کەم ناکە ڕقەمێکە و ڕەسیدێکە و ناگۆڕێ ئەی بێ نەزیر و هەمتا هەر تۆی کە بەرقەراری بێدار و بێدیاری بێدار و پایەداری بۆ باغی مەردی باغی سەرمایەکەی خەزانی بۆ مەزرعی فەقیران سەرمایەکەی بەهاری تۆ پادشانیشانی بۆ هەر سەوادی ئەعظەم بێ سەدر و شانشینی بێ پەردە پەردەداری خەلاقی بێ فتووری سوڵتانی بێ قوسووری ڕەزاقی مار و موری ئاودێری دێمەکاری بەڵێ خلاقی بێ فتووری سوڵتانی بێ قوسووری ڕەزاقی مەئر و موری ئاودێری دێمەکاری سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه